ئێستا ڕوونە بەهانەیەک نییە بۆ هیچ کەسێک کە دژی بەرەی بایکۆتی کاڵای تورکی بێت بۆیە تۆمەتبار بکەین ئێمە وەکو کورد بەردەوام لە حاڵەتی بەرگریدا بوون ئەگەر لە شوێنێک دەستانی میلەتی کورد لە بەردەم کوێری دنیادا دەچەوسێنرێتەوە و کوردیش هیچ دۆستێکی دڵسۆزی نییە بەرگری گەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان بە جیاواز لەگەڵ پێکاتە و هێزە سیاسی و سەربازیەکانی دیکەی ناو سووریا توانی نمونەیەکی جیا لە ڕووی خۆ بەڕێوبەری و سیاسی و ئەمنی و سەربازی پێشکەش بکات. ئەم ئەزمونەی ڕۆژئاوا لای دۆستەکانی بە تایبەتی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بووە جێگەی ئومێد و شانازی و لە لای دوژمن و ناحەز و نەیارەکانیش بە تایبەت ڕژێمی داگیرکەری تورکیا و گروپە چەتە تیرۆریست و هاوپەیمانەکانی وەک ئەوە سیر دەکرا کە شیرپەنجەیەکە و لە سەر دڵی ئەوانە. دانانی ڕۆژی جیهانی ڕۆژئاوا لە 2/11 بیرۆکەیەکی زۆر ژیرانە بوو چونکە ئەگەر بۆ ڕۆژێکیش بێت دەتوانی دۆزی ڕەوای خۆت و ئەو ئەزمونە جوانەی کە بنیاتت ناوە و ئەو شەهید و قوربانیدانە کە بەخشیتە و ئەو هێرش و پەلامار و پیلێنگێڕیەی لە دژت ئەنجام دراوە پێشانی جیهانی بدەیت و ئاشنایەتی بۆ دۆزە ڕەواکەت و هاوسۆزی جیهانی بۆ خۆت دەستەبەر بکەیت. بەرز و پیرۆز بێت ڕۆژی جیهانی ڕۆژئاوا.